گەرچی پێشتر لە میدیای ئەمریکا باسی ناردنی هەزاران سەرباز دەکرا بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست، بەڵام دوجار لە سەرداوای پاتریک شاناهانی بریکاری وەزیری بەرگری ئەمریکا، دۆناڵد ترەمپ بڕیاری ناردنی 1500 سەربازی دەرکرد بە پاساوی زیاتر بەهێزکردنی پێگەی هێزەکانیان بۆ ئامادەی هەر ڕووداوێک لەگەڵ هێزەکانی ئێران و هاوپەیمانەکانی لە ناوچەکەدا لەگەڵ ناردنی زیاتری سیستەمی دژە ئاسمانی پاتریۆت. ناردنی ئەم هێزە هاوکات بوو لەگەڵ تۆمەتبارکردنی سوپای پاسدارانی ئێران لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە بە هێرشی سەرچوار کەشتیەکەی میرنشینی فوجێرەی ئیمارات. پێشتر مایک پۆمپیۆ ڕایگەیاند بوو ئەگەر ئێران لە پشتی و هێرشانەوە بێت وەڵامی گونجاومان دەبێت، بەڵام وەکو دەردەکەوێت وەڵامەکەیان تەنیا زیاتر گوشار خستنە سەر ئێرانە لە ڕووی ئابووری و کۆکردنەوەی هێزە بۆ هەڕەشەکردن لە وڵاتە. محەممەد جەواد زەریفی وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران لە لێدوانێکدا لەسەر تۆمەتبارکردنی سوپای پاسداران بەو هێرشەی فوجەیرە ڕایگەیاند. ئەو تۆمەتبارکردنە لە دوای ئەوە هات کە بڕیاری ناردنی هێزیان بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست دەرکرد، ئەویش بۆ پاساوی هێنانەوە بوو بۆ بڕیارەکەیان و زیاتر ئاڵۆزکردنی ناوچەکە. زۆربەی چاودێران بڕوایان وایە ڕوودانی جەنگ ئەگەرێکی دوورە، بەڵام مەترسی ئەوەیان هەیە هەڵەیەکی سەربازی ببێتە هۆکاری هەڵگیرسانی جەنگی گەورە و گشتگیر. دۆناڵد ترەمپ کە بەڵێنی بە دەنگدەری ئەمریکیدا بوو هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە بکێشێتەوە، دەیەوێت بۆ خولی داهاتووی سەرۆکایەتی هەڵبژێردرێتەوە. تەنانەت بۆ ئەو مەبەستە 6 خولی کۆبوونەوەی لەگەڵ بزوتنەوەی تاڵیباندا ئەنجامداوە و کۆبوونەوەکانیش گەیشتونەتە هەندێک ئەنجامی ئێرێنی، بۆیە هەموو هەوڵێک دەدات بۆ دوورکەوتنەوە لە جەنگ، بە تایبەتی لەم قۆناغا هەستیارەدا. لەلایەکی تریش مانەوەی ئێران بەو هێزەوە کە میدیای ئەمریکا هەمیشە بە مەترسی گەورەی ناودەبەت لە سەر وڵاتانی کەندا و بە تایبەتی سعودیە و ئیمارات. ترامپ زوو داوای کرێی پاراستنی سعودیە لە شا سەلمان عەبدولعەزیز دەکات، هەمیشە ئەو وتەیە دەدات بە گوێیاندا کە ئەگەر ئەمریکا نەبێت سعودیە ناتوانێت 2 هەفتە بژی، بۆیە لە بەرژەوەندی ئەمریکاشدا نییە پێگەی ئێران لە ناوچەکەدا بێهێز ببێت. هەر ئەو پێگەیش دەبێتە بیانووی هەمیشەیی بۆ ئەوەی هێز و بنکە سەربازیەکانی ئەمریکا لە ناوچەکەدا بە خەرجی وڵاتانی ناوچەکە و لەسەر داواکاری ئەوان کۆنتڕۆڵی وزەی جیهان و بازاڕەکانی ئەوروپا و باشووری خۆرهەڵاتی ئاسیا بکەن.